وای 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 سیر کە چۆن خواردنەکە دەقەپێنن خواردنەکە لە ناودەمی یەکتر دەردێنن بەڵام دواتر بە یەکەوە دەفڕن شان بەشان ئەگەر دۆست یەکتر بنیان دوژمن پێویستە بەم شێوەیە بن. هەواڵەکان خۆشنی خاڵە منداڵەکە دەژی کەوایە هەواڵەکان ناخۆش نین سلۆ بڵێ سلۆ دیسان دەستیان بە چاودێری کردووە ئەوان نایانزانی کە چی ڕووی داوە بەڵام من زانیم کەسێکیان ناردووە مانگی ڕابردوو چوونەتە ڕۆما تۆ خۆت دەزانی خاڵەوە ئەوان کە بە تەمای شتێک بنوازی لێنانن هەتا نەیگرن. ناوی زانراوە برادەر کێشە کات هەیە سلۆ کات هەیە دەڵێ دەڕۆژ لە تەلەفۆنتی بە دەڕۆژ تارەی دەکەم دەڕۆژ بۆ کوشتن کاتێکی باشە بەڵام بۆمانەوە لە ژیان بەس نییە هەر شتێک دیارکەوت پەیوەندی پێوە دەکەم خاڵۆ. تامەزرۆ و شەیدان دڵیان پازارە بۆ گەنجایەتیم بۆ حاڵی بێچارە هەموو ئاسمانی شین هەموو دەریای شین باڵندە فریوەکان مرۆڤە بەکار دەرچووەکان لە کاردان دژی جەلادەکان دەڕۆژ هیچ یەکێک لەوانە جێ متمانە نین پێم بڵێ ئەگەر تۆ بای چی دەکرد لە دەستەوانە؟ هەوڵم دەدا خۆیان لێ پارێزم کاگەلی وام زانی شتێکی ئاقلانە دەڵێی تەفۆ تۆ هێشتا هەر بەکاری خۆت هەڵدەستی تەفۆ نزیک بمێنەوە گەر لە تاریکترین ڕۆژەکانتدا لە بێچارەترین ساتەکانتدا خۆت فڕێدێتە ناوەڕاستی گۆڕەپانەکەوە لە بە ئومێدترین ساتەکانتدا نەک لەبەر خاتری خۆت بەڵکو لەبەر خاتری منداڵەکانت گەر خۆت پێشکەش بکەی بە چارەیەک ئەو کەسەی کە ئاوا خۆشەویستی منداڵەکەتی لە ناودڵی هەڵگرتووە هەرگیز بێچارە نامێنێتەوە گەر هەموو دەرگاکانیشی لەسەر کلید بدرێن هەر کەسێک بێ کە لە ناودڵت شوێنی خۆی گرت بێت هەڵەکە نییە لە ناو قەفەزی خۆیدایە هەندێک جار بێچارەی لە کاتێکدا ئەو چارەیە کە بە دوایدا دەگەڕێی ڕێک لە بەردەمتدایە بەڵام بێچارەی ئەوەیە کە دەرفەتی دۆزینەوەی ئەو چارەیەت نەبێت بێچارەی تەنها وشکە ساڵیەکی بێهیوانیە لە بنجینەدا بربەستە سەرەکیەکە ئەو ژیانەیە کە بەردەوام لەو خاڵە دەتهێڵێتەوە بربەستی سەرەکی ئەوە ئەو ژیانەیە کە ڕێگەت پێ نادات ئەو ژیانەیە کە گرنگیت پێ نادات ئەو ژیانەیە کە بە ئەرزت دادەدات دۆزیمانەوە خاڵۆ ئەو شتێ بە دوایدا دەگەڕێن دۆزیمانەوە پیاوی چوارەمیان سەردار کاسێتیش لەلایە کاسێتێکی ئەمنی یانی کاسێتی تاوانەکە علی بە دوایدا دەگەڕێ خاڵۆ گوێت لێمە؟ سپاس بۆخوا گوێم گران نییە بەردەوام بە دەزانی ئەو شتە چێکە علی بەرەوەی ئەعدام ڕەدەکەشێ؟ چییە؟ ئەو کاسێکە پیشانێدا علی پیاو دەکوژێ ئەمە مانای چی خاڵۆ؟ مانای چییە؟ واتە ڕێگە چارەیەک ئەو ڕێگەیەکە پلانەکەمان بۆی دەگەڕا واتە گەرمانە دەتوانین هەموو شتێک بەمە کۆتایی بێنین واتە بێتوانی عومەر دەسەلمێنێ با بڵێن ئەو کاسێتەمان دۆزیەوە ئەمان دۆ
واز دەهێنین خوارزە جارێ ئەوە نازانم بابی دۆزینەوە دەیدۆزینەوە بێگومان دەیدۆزینەوە خوارزە بەڵام بەم دۆزینەوە چی دەگۆڕێت یعنی چی دەگۆڕێ خاڵۆ پێم بڵێ یعنی چی دەگۆڕێ هەموو شتێک دەگۆڕێ یعنی ناچار نابم بە مازەل دەتوانم بە بمەوە عومەر کەوای هەموو شتێک دەگۆڕێ با بڵێن ئەوە کاسێتەکە لە ناو دەستمانە چی بکەین بیشارینەوە یان تەسلیمی کەین و ڕزگارمان بێت نازانم خاڵۆ بەڵام تۆ بۆچی ئێستا و پرسیارانم دەکەی ئەی تۆ نەبووی دەدوت هەوڵ بدەین تا بەڵگەیەکمان دەستکەوێ ئەوە تا بەڵگەمان کەس و دەست بە دوای ڕێگە چارەیەکەوە بووین ئەوەش چارە کاسێتەکە تەسلیم کەین ئەو پیاوانە چەند دەخرێنە زیندانەوە 10 ساڵ یان لەوانەیە 5 ساڵ لەوانەشە هەمویان نەخرێنە زیندانەوە خوارزە مەبەست لە قسانم نیگەرانکردنی تۆ نییە بەڵکو بۆ وتنی ڕاستیەکان قسە دەکەم هابیگرە ئەوەش ڕاستی خاڵۆ من پیاکوش نیم من دز نیم من ئەزەلیش نیم ئەوانە ڕاستەکانن ئەو کاسێتە وای دانەدۆزیتەوە هەم دەبێتە پرسیار بۆت هەمیش شیکار بەڵام ئێمە لە چارەیەک دەگەڕین وانییە لە چارەیەک دەگەڕین دەیدۆزینەوە چی لە دەستە؟ ئەو سەردارە ئەو کاتێ لە شوێنێک داناوە لە شوێنێک کە جەمەتمانی خۆی بەڵام لەکوێ دەبێ و فیقۆیە و کاسێتەی لە چێ دانابێ ئەوە چ زۆرە پیاوەکە کاکە پیسی وەک خۆی نییە کڵاو لەسەری شەیتانیش دەنێ ماڵ ئەو شتانەی نییە لە ئوتێل دەمێنێتەوە یاری ڕێک دەخا یاری بە مرۆڤەکانیش دەکا لە یارەکانی دەکت بەکاردێنێ بۆچی؟ خۆشەویستانی خۆی بەکاردێنێ جوانەکانیان بەکاردێنێ لە هیچ شوێنێک زۆر نامێنێتەوە لە یاریدا دەگەی خۆی لێ دەدا و دەڕوا ماڵی نییە خاکی نییە کەسێکی جێ متمانەی نییە باشە چی هەیە؟ باشە چی هەیە کە لە ژیانیدا دەری نەکردووە ئەو جۆرە پیاوانە جگە لە خۆیان کەسی تریان خۆش ناوێت بە کچەکانیشەوە هەموو کەسێک وەکو ئامراز بەکاردێنن ئەوەیە کچەکانی سندی گەرە پیاوە هیچ ماڵێکشی نەبێ ئۆتۆمبیلەکەی ئەی ئۆتۆمبیلە خۆشەویستی کە زۆری باس دەکرد ها کابیلە نەیبێ ئۆتۆمبیلەکەی هەموو شتێکی ئەو پیاوەیە لێرەیە وەڵا ئەو تارەگەراجی ئۆتۆیە لەو پەڕی شارەکەی لێ پیاوتەیە من دەڕۆم خەڵۆ گەراتە خەبەریان بدەیە نا نیمە هیچ پیاوێکم لەوێ نییە نیتە نیمە بەڵام بیرێکی لێ دەکەینەوە چارێکی بۆ دەدۆزینەوە دەی تۆ بڕۆ ڕاکە خاڵۆ کاتی هاتووە خاڵۆ دەتوانین کۆتایی ببینین 12 ساڵە خاڵۆ 12 ساڵ من و تۆ ئێستا دەتوانین کارەکە کۆتایی پێبێنین جارە تۆ بڕۆ خێراکە با منیش چارێک بدۆزمەوە خاڵۆ زۆر سێرە من هیچ باسی تۆم نەکردووە زۆر سێرەوانی خاڵۆ جارە لێی گەڕێ دوایی دەتبینمەوە ناخاڵۆ کۆتایی ئەم کارەبارەت چێک بێدەگا سپاس بۆ هەموو شتێک لە ڕاستیدا بێچارەیی دەردی بێدەرمانی نییە
بەڵکو کردنی چاکەیە لەگەڵ کەسێک و تێکردنی ژەهرە لە ناو پەرداخی یەکێکی تردا. ئەو گارەجە لەکوێیە کاکە؟ گارەجی ئۆتۆمبیلەکە کامەیە؟ عەلی 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 ئەلۆ ئەلۆ، من نازی شۆفێرم. پرسیاری منت کرد بوو؟ من پرسیاری تۆم نەکرد بوو ژیانە، تۆ پرسیاری منت کردووە. من پرسیاری تۆم کرد بوو؟ خۆ من هەر ناسم چاوەکەم. ناتەوێت دەگەڵ من یەکتر بناسین؟ ناتەوێت کیلۆمتری تاکسەکەت قەپات بکەی و دەگەڵ من پیاسێکی زۆر خۆش بکەین؟ ناتەوێت سواری ئۆتۆمبیلەکەت بم و تۆ دەوڵەمەند بی بە شێوەیەک کە دواتر هیچ ئەو دموچاوی من نەبینیەوە؟ بۆکوێ دەچین؟ پێم بڵێ تۆ هەموو ڕۆژە زەلت بۆ کوێ دەبرد؟ گۆڕستان. ها؟ سەردەمانێک وام دەزانی هەر بەردێک بێتە پێشم بە مستێک دێڕوخێنم، بەڵام ئێستا پیر بوومە، نەک بەرد بەڵکو چیایەکی سەخت لە بەردەممدایە، کاتیشم کەمە. من دوو منداڵم هەیە، یەکێکیانم لە نەبوونەوە هێناوەتە بوون، لە چاوەکانیدا مردن هەیە، ئەوی تریشم هیچ نەبینیوە، بەڵام دەزانم مردن بە دوای ئەوەوەیە. من ڕامیز قەلەندەر، ئەگەرچی من هەمیشە باش نەبوومە، بەڵام ژیانێکی درێژم بەسەر بردووە، لە مردنیشدا دوو ڕێگا هەیە، بەڵام یەک ڕێگای دەرچوون هەیە. وەرە ژوورێ. خاڵۆ ئەوە جەنابتی دەویست لە خوارەوە دۆزیمانەوە. فەرمولێرە دانیشە. عومەر کوڕی منە، لە زیندان لای تۆ بووە. ڕاستە. تۆ مامۆستای ئەو بووی، گوێی لێت گرتووە. ڕاستە. مادەم تۆ زۆر بەتوانای، مادەم هێزی هەموو شتێکت هەیە، کەوای یارمەتی بدە، کوڕەکەم ڕزگارکە، لێی بگەڕێ بڵێ، لێی گەڕێ بڵێ تەواو، ئەگەر نادەی کوژن. ئەو لە دەستی مندا نییە. بەڵام ڕێگایەک هەر هەیە، تۆ دەیدۆزیەوە، مادەم ئەوەندە بەهێزی ڕێگایەک دەدۆزیەوە، دەتوانی بیوەستێنی. بیوەستێنە، یارمەتیدا. یارمەتی نادەی؟ تۆ منداڵت نییە؟ عومەر کوڕی منیشە. نا، مەبەستم هی خۆت، ڕۆڵەی خۆت. دەزانی ئازاری لە دەستدانی جەرگی خۆت چییە؟ دەزانم. سێ کوڕم هەبوون، مردن. بۆچی؟ لە هەر کەس بپرسی پێت دەڵێن کە من کوڕەکانی خۆم کوشتووە. تۆ کوشتنت؟ ئەرێ، من ئەوانم کوشت. تۆ کوشتنت؟ تۆ چ پیاوێکی؟ من پیاوێکم کە بەدەستی خۆم خوێنی خۆم وش کردوتەوە. ئیتر من ئەو جۆرە پیاوە مەلی حەقانم. ئەی کوڕی من عومەر. عومەر کوڕی منیشە، ئەو دوایین کوڕی منە. یعنی ئەویش دەکوژی؟ تۆ چ پیاوێکی؟ دەزانی مش بۆچی هاتووم؟ من بۆ یارمەتی تۆ هاتووم.
تۆش دەتەوێت کوڕەکەی من بکوژی؟ حەدت نییە، حەدت نییە. ناهێڵم ناتوانی دەست لە کوڕەکانی من بدەی. ناهێڵم کوڕەکانم بخەیە بیرەوە. ناهێڵم کوڕەکەم ئەو جارە تو بیکوژی. گەر تۆ ئیزرائیلی یەکەم جارگیانی من ببە، یەکەم جار من بکوژە. ئیتر نامەوێ، ئیتر بچمە سەر ئەو گۆڕە. من بخە ناو گۆڕ یەکەم جار. گوێت لێ بوو ئیزرائیل؟ بیستت کوڕەکانم مەبە. چیت بدەمێ؟ چیت دەوێ با بدەمێ؟ گیانی خۆمت دەدەمێ. بەس کوڕەکانم مەبە. عمەری من دەگەڕێتەوە. پێی وتی دایکە دەگەڕێمەوە ماڵێ. من ببە واز لەو بێنە. با بگەڕێتەوە لای باوکو براکەی خۆی. لێت دەپاڕێمەوە. تۆ هەر کێیەک بی، هەر چیەک بی، لێت دەپاڕێمەوە. کوڕەکانم مەبە. من نەخوامە، نە ئیزرائیلم. بۆیە نەدەتوانم گیانی کوڕەکەت دەربێنم، نەدەتوانم بۆتی بگەڕێنمەوە. ناتوانم. بیکە. ناتوانم. بیکە. تۆ دەتوانی ڕێگایەک بدۆزیەوە. لێت دەپاڕێمەوە. بیکە. ناتوانم. گۆڕی چێ بۆ ئەوەی کازە دەچۆ سەری؟ یەکێ و بێ زۆر لەسەر یەکترە. لەگەڵ تۆ قسەی نەدەکرد؟ لەگەڵ منە، لەگەڵ خۆی قسەی دەکرد. چی دەوت؟ دایکە من لێرەم ئەو شتانە. پێلێنێ پێ بەلە چێ وەستا بۆ مردوو ڕناکە. وا مەڵێ نازی شۆفێر. وەڵا گەر بزانم ئەم کاتە درێگە چێ دەستە سەریان نەگرا دەکەن دەفرن. هەڵبژاردنێک خۆی لە خۆیدا چارەیەکە. بێچارەی لە بنچینەدا ئەو میوە ژەهراویەیە کە داومە بەو کەسەی هەڵم بژاردووە. کاتە هیچ لەدەست نایە قبولکردنی ڕاستیەکان ئاسانە. لە بنچینەدا بێچارەیی بریتیە لە پرسیارکردن لە خۆت داخۆ ئەو شتت کردووە کە لە دەستت هاتووە.
کە لە بنچینەدا بێچارەی ئەوەیە کاتێ چارە لە ناو دەستدا بێت بەڵام لە ناکاو لە ناو لەپی دەست ڕابکات. کاستەکەیە ئەوانم لە ماڵی سەردار دۆزیەوە لەوانەیە سوودی هەبێ بۆ کارەکەمان. ئازەل خەڵە دڵم خۆشکە بڵێ کاستەکەم بەدەست گەیشت. زۆرم لێ کردووی خوارزە تۆشم ڕوژاندووە بەڵام قەت درۆم لەگەڵ تۆ نەکردووە. ڕێگای دەرچوونی سەردارمان قەپات کرد بەڵام کاسەتەکەمان دەست نەکەوت خوارزە. ئێرە هەوە کام گۆڕ لەوێدایە لێرە چاوەڕێکە کە گرامەوە کرێ جەنابیشت دەدەم. ئەلو ئەلو بەخێر هاتی برادەر ڕێگای گۆڕستان خۆش بوو بە دوای شتێکدا دەگەڕای مەراقم کردووە. مرۆڤ لە قەبرستان لە چی دەگەڕێ؟ لە کۆنەوەزانی ومانە خەڵکی دێنە سەر ئەو گۆڕانە تەنها بۆ خوێندنی فاتیحەوانیە مەگەر. مەسەلەکە ئەوەیە برادەر جار نەجارێ کاتێ مرۆڤ بە دوای ڕۆحی کەسێکەوە دەگەڕێت ڕۆحی خۆی تەسلیمی کەسێکی تر دەکاتەوە. تووشی من کێم؟ سەرت بەرزکەوە تەماشای پێشە خۆت بکە سیرکە. من خاوەنی نوێی ئۆتۆمبیلەکەتم.